بەڵێترێ لە دووەم ڕۆژی بڕیاردانی خەڵکی ناحیە بالیسان بەداخستنی ئەو ڕێگا لە بەردەم بەر هەڵگرەکان واتە تەنیا بواری بازرگانیە ئێستا ئەوەی لە دوامانەوە هاوڵاتیان ئەتوانن بە ئاسایی هاتوچۆ بکەن تەنیا ئەوەی کە ڕێگای لێگیراوە جموجۆڵە بازرگانیەکانە بەو پێی لە سنووری پارێزگای هەولێر دوای داخستنی ڕێگای کۆیە هەروە سماقوڵی دواتر هیران و نازەنین ئەوە تاکە ڕێگا بوو کە لە بەردەم بازرگانی یان بە بەردەم هاتوچۆی ئۆتۆمبیل لەبار هەڵگرەکان مابووە ئەوانی تر هەم لە پێشتر داخرابوون هەمووشیان بە بیانووی هاوڵاتیانی ناوچەکە بە بیانووی نەبوونی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبانەکان ئەو کاریان کردووە ئێستاش ئەوەی بالیسانیش ڕێگایەکیان هەیە کە لە سنتەری ناحیەی بالیسانەوە تێپەڕ دەبێت بە درێژایی 5 کیلۆمەتر نزیک ساڵێکە حکوومەت بڕیاری داوە 7 میلیارد دینار لە بودجەکە بڕیار بوو سرف بکرێ بۆ ئەوەی ئەو ڕێگایان بۆ چاک بکرێ بڵێن خرتاو بکرێ یاخود گرنگی پێ بدرێت و بڕیارەکە لەلایەن پارێزگاری هەولێرەوە درا ناحیەی بالیسان لە سنووری قەزای بڵێن شەقڵاوەیە سەر بە پارێزگای هەولێرە تا ئێستا ئەویان بۆ جێبەجێ نەکراوە بۆیە لە دوێنێەوە دانیشتوانی ناحیەی بالیسان بڕیاریان داوەکە ئەو ڕێگایش لە بەردەم بازرگانیدا بخەن کە تاکە ڕێگا بوو لێرە بە دواوە هیچ ڕێگایەکی بازرگانی لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر نەماوە من دەمەوێت قسە لەگەڵ هەندێک لەو هاوڵاتیانە بکەم کە لە خۆپیشاندانەکە یان لە ڕێگرتنەکە بەشدارن سڵاوت لێبێ مامۆستاجان خۆشەویستن بەخێر بن سەرچاو ئەگەر پێمان بڵێ هۆکاری ڕێگرتنەکە چییە و مەبەستی ڕێگرتنەکەتان داواکاریتان چییە؟ هۆکارەکەوێ جیاوازیکردن لە نێوان ئێرە و شوێنی تر چونکە ئێرکوانە بڵێن ئەمە پێشتری خۆپیشاندانمان کردو و ئاوا ڕێگامان داخستوە لە بۆڕووی بازرگانی داوای مافمان کرد زۆر سەبرمان کرد بەڵێ پرۆژە هات و دەرچوو حکوومەت بڕیاردە و پارەشی دابین کرد سوپاس بخوا بەڵام ئێستا لە شوێنی تر پرۆژە ئەڕۆ هیچ کێشەی نیە و بودجەکەش زۆر زەبەلەحدرا هی ئێمە پارە نیە لە بانک باشە بۆ ئەوان هەیە بۆ ئێمە نیە دەمانەوەی پرۆژەکە دەست بەکار بێتەوە پارەی بۆ دابین بکەن هەر ئەوەندە دوێنێ ئێمە لایەنە پەیوەندیدارەکانمان دوان کە گوایە لە بانکی منارە لە هەولێر پێیان وتونەکە هیچ بڕێپارەیەک سەرفی بکەن لە ئەگەرێکدا ئەو بڕەپارەیە دابین نەکرا ئێوە بەردەوام ببنیان ڕێگای ترتان لە بەردەم بەتەمان چی بکەن واللهی بەردەوامش شێبین و ئەوە هیچ قسەی لەسەر نیە ڕێگایتری شێ بەڵام ڕێگاکەتر ئەوەیە هەتا مشوڕەت نەکەن هیچ بڕیارشی لێ نادین ئەوەیە گەنە بێگومان کارتی فشاری زۆر بەهێزترمان هەیە لەوەی چاوەڕێکەن تا ئەو کاتەی بڕیار لەسەر ئەدەین بەڵێتر من دەمەوێت هەندێک لەو هاوڵاتیانی تر وەرگرم مامۆستایانی ئاینی و هەروەها خەڵکی ناوچەکەش زۆر لێرەن مامۆستاجان ئەو کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەو پەیامەی کە ئێوە هەڵتان گرتیا زیاتر ئەو تەنیا خزمەتگوزاریە یاخود دەتانەوێت پرۆژەی تریش لەو ناوەدا بکەن ئێمە لەو ئەو جارێک کە ڕێگامان گرتێ بەڕاستی چەندین داواکاریمان هەیە بەڵام سەرچترین داواکاریمان قیرتاوکردنی ئەو ڕێگایە کە بەڕاستی بەس لە ڕێگای دوور لە ڕووی بینەران و ئێوە لە ڕێگای ئینسان ناچی بەحساب ئەو ڕێگایەت ساڵونی وەک پێشەستە هاتینە سەرجادە بۆی ڕێگایەکەمان بۆ قیرتاو بکرێ دوای هەوڵ و ماندووبوونێکی چەندین مانگە نزیک بە ساڵێک ئەو جار ڕێگایەکەیان لە خراپەوە خراپتر کرد بەحساب بۆمان چاکەکەن بەڕاستی ئێمە لە ئێستادا ئەو داواکاریەمان هەیە وابزانام تاکە ناحیەشە لە سنووری هەرێمی کوردستان کە کارتی نیشتیمانی لێ نەبێ یعنی ئێمە بەڕاستی بووینە قوربانی ئەو نێوەندە ینی ئەو دوو ئیدارەیە کە تا ئێستا دوو ئیدارەی بەڕاستی ئاسەوارەکەی بەسەر بالیسان و دۆڵی بالیسانەوە دیارە بۆی ئێمە بەڕاستی ئەو جارێ بڕیارێکی قەتعیمان داوە تاوەکو ئامێرەکانی قیرتاوکردنی ڕێگا لەسەر ئەو جادەیە نەبینین جارێکی دیکە ئەو ڕێگایە بەڕووی بازرگانان و بەڕووی سیارە بار هەڵگرەکاندا ناکرێتەوە بەڕاستی بۆیە ئاگاداری حکوومەتەکەینەوە ئێمە لە ئێستادا سەرچیترین داواکاریمان قیرتاوکردنی ئەو ڕێگایە و هەروەها هێنانەوەی کارتی نیشتیمانی کارتی دیکەمان لەبەردەستە ئەگەر حکوومەت بە تەنگمانەوە نێ ئەگەر بە پیرمانەوە نێ بەڕاستی ئێمە لەوانەیە بتوانین ڕێگای تر و داواکاری زیاتریش بکەین مامۆستا لە دوێنێەوە ئەو ڕێگایەتان داخستووە کەس بەهاناتانەوە هاتی ینی کەس دەنجی لێ هاتووە کە بڵێ چارەسەری ئەو دۆخەتان لەوەکەین کە بڕەپارەی دیاریکرا بۆ پرۆژەکە دابین ناکرێت لە ئێستادا تا ئێستا هیچ کەسێک بە تەنگمانەوە نەهاتووە تا ئێستا هیچ کەسێک وڵامی نەداینەوە چاوەڕێین بەڕاستی بەڵام ئێمە ماندوو نابین ئێمە دەیان کەس لێرە حازرە بەڕاستی شەوانە ڕۆژانە هەموو کاتێک لێرە حازر ئەبین لایەنی کەم ئەتوانین بەڕاستی ڕێگای بازرگانی لەو مەسول و بەرپرسانە بگرین کە تەپ و تۆزەکەی بۆ ئێمە و بازرگانیکردنەکەش بۆ ئەوانە تا ئێستا هیچ کەسێک بە تەنگمانەوە نەهاتووە بەڵێترێ ئەمن زۆرترین ئەوانی لێرە بینم گەنجانن تۆ وەک گەنجێک کە هاتووی وەک خەڵکی ناحیەی بالیسان
ئامادەیت هەیە لەسەر ئەو جادێ ببینێتەوە شەو ڕۆژ و بۆ داواکاریت پەیامی ئێوە لە پاڵ ئەوە چییە؟ وەڵێ بەخێر بێن وڵا پەیامی ئێمە گەیاندنی ئەو داواکاری خەڵکەکەمانە ئێمە وەکو نوێنەری خەڵکی ئەو گوندانەی دەوروبەری سنووری ناحیە بالیسان لێرە کۆبوونەوە بۆ ئەوی پەیاممان بگەێنین بە حکوومەت بەلایانی پەیوەندیدار کارچی زووە بێن بەڕاستی یعنی حاڵمان زۆر خراپە زستانان ئەگەر باران دەبارێتن لەناو قڕولی تاوا دەخچین ئێستاش کە خۆرەتاو بە دەرەوەیە بەدەم تەپ و تۆزەوە خەریکە هەمومان تووشی نەخۆشی دەبین باغ و باغاتەکان نەمان لێرانە بەڕاستی ڕووداوی هاتوچۆ زیادی کردووە لە سەرەتای هەڵکردنی ئەم ڕێگایە تاکو ئێستا نزیکە 7 ڕووداوی هاتوچۆ کە ئەوانە گەێنراونتە نەخۆشخانە پێویستیان بە چارەسەر بووە ڕویان داوە لە ناویاندا بەداخەوە 4 هاونیشتیمانی دانیشتووی سنوورەکەمان گیانیان لەدەستداوە ئێمە داوا ئەکەین هەرچی زووە حکوومەت بێت ئەو ڕێگەیە کە هەڵکەندراوە هەمووی 22 کیلۆمەترە وەڵی داواکاریەکەمان ئەوەندە زۆر نییە یعنی داواکاریەکەمان ڕەوایە خەڵکی خۆشناوەتی و خەڵکی بە تایبەتی دۆڵی بالیسان شایانی ئەو سزایە و ئەو ستەمەنیە کە لی دەکرێت بۆیە داواکارین هەرچی زووە حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکەمان ئەوە بێت و ئەو ڕێگایمان بۆ قرتاو بکات بەڵێترێ ئەوە ئەو زانیارە نەبوو کە خەڵکی ناوچەکە ڕێگاکەیان داخستووە بەڵام ئەوەی نیگەرانی لەوەیە بەشێک لە پرۆژەکان لە سنووری پارێزگای هەولێر هەموو کاتێک بودجەکانیان بۆ دابین کراوە بەڵام ناحیەی بالیسان لە کاتێکدا ساڵێک لەمەوبەر ئەو بڕیارە دراوە و بڕی تەرخانکراوی پارەکەش دیاری کراوە تەنیا لە بەروەرزی زستان چەند مانجێک وەستاندیان بڕیار بوو دەست پێ بکاتەوە 2 مانگ بەسەروادەی دەستپێکردنەوەی تێپەڕێەوە دوجار کە بەڵێندەرەکە چووە لە بانکی منارە لە پارێزگای هەولێر ئەو بڕەپارەیە وەرگێت کە لە سنووری پارێزگایە تا ئێستا پارەکەیان بۆ دابین نەکردەوە پێیان وتراوە هیچ بڕەپارەیەک نییە. بەڵێ ئیسماعیل عوسمان سوپاس بۆ تۆ.